ئێستاکەم ڤیددیۆی ڕیکۆرد دەکەم کاژمێر 9:27 خولەکی بەیانیە و ئەڵلقەی پێش کۆتایی زنجیرەی فرۆمم دەستکەوتووە وەکو یەکەم کەس لە کووردا یەکەم کەسە بم نازانم وەکو یەکەم کەس سەیریەکەم بێجگە لە کوردەکانی ئەمریکا ئەوان پێشێمەی بینن ئەگەر نەخەوت بن بە کاتیوان 12 شەو هەشتی بەیانی خۆمان بڵاو بۆتەوە بەس ئێستا 9:25 خولەکی بەیانیە ئەڕۆم بینەی فرۆمە بم لەگەڵ ما بن ڤیددیۆکە سپۆیڵیتیانە بەس بابڵگەکەتان شانم کە بەسابینەریە بم بەڵێ بەڕێزان ئەوەتانێ ئەوە تا بتا بۆیان باسەگە کوڕە ماشەڵڵا لەو کوالتیەش جابا بڕۆم سێری هەموو کوڕی هاوار ئەمە ڕێک دەستپێکەگەیەتی مەترسن سپۆیڵ نییە جا نازانم ڤیددیۆکەی دانم بەڵام چاڕوان بن بە زووترین کات یەکسەر شیکردنەوەی ئەڵلقەی نوێمتان بۆ بڵاوەکەمەوە زۆر زووتر لە هەمووی هەلەمەکەن